و ئیدارەی کەرکووک ئیدارەیەکێتی نیە بەتەنیا ئیدارەی هەموو لایەنەکانی کەرکووکە بە کورد و عەرەب و تورکمانەوە یەکێتی حەزەکە بەیەکەوە لەگەڵ هەمویانە ئیدارەی شارەک بکە چونکە کەس بەتەنیا ناتوانێت ئیدارەی ئەم شارە بکە ئەبێ بەیەکەوە ئیدارەی ئەم شارە بکرێت. داهاتووی ئاسایش و هێزەکانی پێشمەرگە ئایا ئاسایش وەکو جاران ئاسایشی یەکێتی پارتی دەبێت لە کەرکووک یا پێشمەرگە دێتەوە ناو کەرکووک یا باشووری کەرکووک؟ نەخێر لە منزومەی دیفاعی عێراق لە منزومەی ئەمنی عێراق ئاسایش نییە بەڵام ئەتوانرێت کارێک بکرێت کە ئاسایش بخرێتە سەر پۆلیس یان بە شێوەیەکی تر ڕێک بخرێتە سەر منزومەی ئەمنی عێراقی بۆ ئەوی لێرە بمێنێتەوە. پێشمەرگەش ئەو کاتە توانێت بگەڕێتەوە بۆ باشووری کەرکووک و ئەو شوێنانەی کە هینە لە ڕێگای وەزارەتی دیفاعی عێراقیەوە کە پێشمەرگە بچێتە سەر وەزارەتی دیفاعی عێراقی ئەو کاتە بێتە منزومەیەکی عسکەری ئەچێتە سەر وەزارەتی دیفاع و ئەتوانێت بێتکارەکان کە بەڵام وەکو پێشمەرگە کەسێک کردووە بەڵێ بەڵام وەکو پێشمەرگە ئەگەر وەکو ئێستا بمێنێتەوە سەر بۆ وەزارەتی پێشمەرگی حکومەتیێران بێ ناتوانێت بێتەوە ناو شاری کەرکووک.